تاوانە ئەو مناڵە ئاوا دارکاریەکەیت و لێیت و ئەوە خۆشی کاگەزات بەسیەوە کاڵێ بەخوا زۆر جارە گریا ئەڵێ هەوڵێن بەس ناتوانم. ئێستا تۆ جەنابە ڕاستەوانی دەوەرە چەپ بەکار بێنە بزان ناتوانانی شتی پێ بنووسین بیشی نووسین زۆر ناشرین دەرەچێت بمانەوێ بۆ نمونە نانەکە بخۆین دەوانەیە کۆنتترۆلی نەکەن چکە منطقی حرەکی ئێمە لە لای چەپە و دەستی ڕاستمان مسەیترین. کاک دکتۆریان دوای ئەوەی کە حەزەکەم کوڕەکەم بەدەستی ڕازنان بخەوە تۆ جوابێکی جوانیامەوە بەس بەڵام کاک دکتۆرەم ئیمکانێتی خراپ نییە منەڵام ئیشکارێکم بۆ بدۆزەرەوە با بێتە ماڵەکە خزمەتمان بکە و نان شێشمان بکە چاو لە مناڵەکانی بێ ئەم هەر لاریەکە و واز ئەڵێ نایکەم و ئیش ناکەم من ماڵ باوکم دایکم لە باتی ئیشکەرە دوو ئیشکەری هەیە لە ماڵەکە من لە ماڵی باوکمان دەستم نەکرۆ بە ئاوە ئیشم نەکرۆ وەڵام من خۆ بۆ شم نەکرۆ بە کارەکەری ئەمان و ئیشکەم و ئەمان بەخێوکەم یان یەگەریەکی ژنێ ئیشکە کارەکەدا خزمەتی ماڵ و مناڵی خۆی بکە ئەتمە لە ماڵ باوکمان نەم کردووە ئێوە غەڵەتیە بۆ یەکێ لە غەڵەتەکان کچی من ئەوە یەکێ لە غەڵەتەکانی دایکێ بۆ کە فێری ئیشکردنی نەکردووی ئەبێ هەموو کچێ هەر چۆ فترەی مڕاهقەوە لە مناڵیشەوە بێت لە 4 ساڵی 5 ساڵی و جارجارێن ئیشی پێ بکەی بۆی پشت بەخۆی بەسێ ئێ باشەوە ئیمکانێتی خوانەی بڕی خوا ڕزقی بە بەڵام ئەهیوا ئیمکانێتی نییە شێ ئیشکرد ئەو کەسەیە کە ئیشە بۆکە خۆ عەبدی تۆ ئینسانە ڕاستە ئێمە هەندێک نەخۆشیان هەیە کەسانیان لەسەر جێکەوتووە نازان بەتەمەنە نەخۆشی نازان چی بەس ماشەڵڵا تۆ لە هەڕەتی لاوێتی تا کچی من جار لێ ساو ئیشکەرە بێ ئەی چەند ساڵێکی تر چیەکەی کاگازاجان ئەڵێ ئیشکەرێکم بۆ بگرە دکتۆر گیان ژن بەرپرسیاری ماڵە ئەی ئەگەر مناڵ بە خێو نەکات و چێژ لێ نەنێت ئەی بۆ شووەکات هەست دەکەم خەسووم هۆکاری سەرەکی زۆربەی کێشەکانمانە و ئەو فێری ئەم شتانەی ئەکات کاتێک ئەم ژنەم ئەچێ بۆ ماڵی دایکی دوای ئەوەی ئەگەڕێتەوە خۆی مون ئەکات و دەست ئەکات بە بۆڵە بۆڵ هەر جارێ فێری شتێکی ئەکات جارێک ئەڵێت ئاڵتونم بۆ بکڕام بۆ فڵان کەس ئاڵتونی کڕیوە دایکم ئەڵێ تۆ چی لە خزم و هاوڕێکانت کەمترە ئەگەر ئاڵتونی بۆ نەکڕیت وەرەوە بۆ ماڵی باوکی خۆت لای دامەنیشە جارێک ئەڵێ سیارم بۆ بکڕە منیش حەزەکەم سیارێ خۆم هەبێت توخوا ئەمە ڕاستە دایک هانی کچەکەی بدات بۆ ئەوەی ماڵ بەجێ بێ هەڵێ لە جیاتی دوو قسە خێری بۆ بکات پێ ئەڵێ لای دامەنیشە هەستەکەم ئەم خەسوومە منی خۆش ناوێت وەڵڵی دکتۆر گیان لە کاتی گواستنەوەی هاوسەرەکەمە خۆی باشە زانێ پارێکی زۆری پێ خەرجکردن پێداگرت ئەبێ حەفلەیەکی لە هۆتێلێکی 5 ئەستێرە بێت ئەبێت خواردنەکەی بۆفیەی مەفتوح بێت ئەبێت ئەوەندە خزم و کەسی من داوت بکەی ئەبێت لە پێشی پێشەوە دابنیشین ئەبێت فلان گۆرانی بێژ و فلان گۆرانی بێژ بێنیت ئەمانە و چەندها داواکاری تر کەس و کاری من ڕازی نەبووم بەڵام من بە ناچاری زۆربەی دکتۆر گیان زۆربەی داواکاریەکانیم جێبەجێ کرد هەرچەندە ناڕەوایش بوو وەڵڵاهی دکتۆر گیان تەنها حەفلەکەی هین گواستنەوەکەی بە خواردن و هۆتێل وشتەکەی 30 ملیۆن دیناری تێچوو تا ماوەیەکی زۆر من هەر قەرزم داوەتەوە بە خێزانەکەم وت باشە بۆ تۆ قسەیەک ناکەیت بۆ ڕازیە بیت ئەیوە دایکمە ناتوانم لە قسەی دایکیشم دەربچم ئێستاش قسە هەر قسەی خەسووە بەس کچی من ینی ئەمە ڕاست بۆ شنەخان تۆ ئەم هەموو پارێ 30 ملیۆن هەین تقریبا 2 دەفتەر زیاترەکە بە سعاتێ 2 ساعت 6 ساعت بە 7 ساعتی بە حەفلەکە یعنی ئەو پارەیە ئەگەر بتان نایە بە شتێکی تر باشتر نەبوو لەوەی کە تۆ ئاوا با 5 ئەستێرە نەبێکا کە 2 ئەستێرە بێ خەڵک لەو دەشتا چێ بیکە لەوانێن دێ کەس ئێستا لەو دایک و باوکانە ئەڵێ بۆ کچەکەی من چی کەمترە لەوانەی زەم شتانە هەیە بەڵام بەسمەوەیە خۆ ئەتوانرە لە ئوتێلێکە لە هۆڵێکی کە خەڵکی تر زۆرینەی خەڵکتیایەکە بۆ ئەبێ ئەو گۆرانی بێژە مەشهورانە بێن بۆ ئەبێ نازامە و کەسە ینی ئەم هەموو مەسەفە تۆ بەڕاستە زانی بۆ قسەیەکەتیان نەکردو کاڵە ویستومە ینی بەدایکە بتا دایکە خۆمە هەر لە ماڵەکەی ئەماچێتە دەرەوە سبێنێ من ئەبێ قەرزەکان بینەوە هەر ئەمە یاتەوانێ هەدە بێ من قوربەسەریەکە نەتەتوانی قسەیە بکەی کاک دکتۆریان ئەو دایکمە ناتوانم قسەی لە قسە بکەم لە بەرژەوەندی منی شا قسەی کردووە لەبەرەوە ئێمە هیچمان لەو کەسانی تر کەمتر نییە بۆ کەسانی تر هەیە خەڵکی لەم شوێنە حەفلاکەن ناڵین لە کەسی تر کەمترە بەس تۆ بێ بۆ خۆ مقارنەکەی لەوانەیە لە 100 خەڵکەوە بکە باڵین لە 100 بەس لە 190 ئەوە ناکە ئەی تۆ بۆ خۆت مقارنە ناکەی بە لە 190ەکە کە جاری وایە لە شوێنێکی ئاسایی یان ئەڵێ بەپی بەڕێگە خۆ پێ ڕاکێشە ناچێ هەموو مەسڵفە بکات لە شەوێک ئەم و پارەی بکاتە گیرفانی ئەم و ئەوانێ لە کاتێکا ماڵ پێویستی پێێتی کچی من خۆ دەزانی ژیان زەحمەت بووە ئەم مەسڵفە زیایە پێویستی ناکرد
کاک دکتۆر یان ئینسان یەکجار شووەکە و ژنێ هێنێ وڵی واسێ جا شووەکە و تەلاقی و جابێتەوە کەی ڕاستە ئەیتر منیش حەزم لێ بوو حەزمە کرد بە قسەی دایکمم کرد بەڕاستی ئەی خۆت کەسێتی نییە کچی من ینی تۆ شوو کە تۆ بێ کەسێتی خۆتە بێ ئێ تۆ ئەزانی حتا خی گەورەش قوبڵ ناکە ئەگەر شتێ لەسەر ناحەق بوو دایک و باوکۆ دایک و باوک پیرۆزن گەورن خۆمان باپیرین و باوکین و دایکین و هەموو شتێکین کێشەمان نییە بەڵام کاتێ باوک و دایک لەسەر حەق نەبێ تۆ مەجبور نی نە شەرعەن نە قانونیە نە ئینسانیەن بە قسەی بکەی کچی من ینی تۆ بیری لێ نەکردەوە کە ئەمە ڕاز نێم هەموو پارەی خەرج کرێ ئەم هەموو بیانەوە بگیرێ با چێ بە خزم و کەسێویش لە پێشەوەدانیش خزم و کەسی تۆ ینی ئەمە بێ ینی ئەمە لەوانەیە دایکێ بە نوعی تر بێ بەسەمە لە دڵی گرۆ تا سا لە دڵیاتی و دوای چەند ئەوە مناڵتان هەبوو کەس و کاری ڕازی نەبوون یخۆی کێشەکان لەوە سەری هەڵاوە کاگەزەرجان فەرمەڵێ منیش هیچم لە کەسانی تر کەمتر نییە و خەڵکی تر واکەن و دوکتۆرگیان وڵا ئەڵێت جارجارش بەم ناڵێ ئەڵێ بۆچی باسی ئەم شتاناکە ئێ باسی چی بکەم کێشەکانی ئێمە هەل لەسەر ئەوانەیە یعنی هەموو جارێک پێم ئەڵێ قسەی ماڵەوە پێم وتووە یانش وتومە شنەگیان قسەی ماڵەوە مەبە دەرەوە بۆ دایک دەبێ هەموو شتەکانی ئێمە بزانێت تۆ خۆت باشە زانی دایکت لای هەموو کەس باسیەکات ئەی من بۆ کێشەکانی ماڵەوە بۆ کەس و کارم نابم وڵا دکتۆر گیان ئەم هەموو کێشەمان هەبووە ڕۆژێک لە ڕۆژان بۆ کەس و کارم باسم نەکردووە بەخوا ئەگەر بە کێشەیەکیشیان زانی بێت ئەوە خەسوم لەم لاولەولا باسی کردووە بەڵام ئەم هیچ لەم شتانە تێناگات یانە دەمی ناوێسێت بە تەلەفۆن و ڤایبەر و فەیسبوک و هەر شتێ لە بەردەستیا بێت 2 ساعت 3 ساعت لەگەڵ دایکیا قساکات بۆ ماڵ و منداڵەکەیشی بەرەڵا کردووە یانە ماڵ و مناڵەکەشی هەر بەرەڵا کردووە کاتێکیش قسە لەگەڵ یاکەیدا هەر ناڵی کشە و کشمیش هەڵەسێ ئەتۆرێ ئەچ بۆ ماڵ باوکی باوەڕت بێت لە هەفتەیەکە 2 جار ئەچێ بۆ ماڵ باوکی ئەوەندە لە ماڵ دایک و باوکی ئەیە لە ماڵ خۆمانە نییە خاتوش نازانی ئەگەر خێزان نهێنیەکانی بدە دەرەوە کێشەکان ئاڵۆسترە بێ حەل ناوێ تۆ کێشەکان نەتوانیە سا لای کەسانی وەکو ئێمە خزم و کەسێک کە بێلایەن بێت بەڵام تۆ دایکتە ئەوەتانێ بەردەوام هەندێک شتێ پێڵێ کە خۆی حەز و ئارەزووی وایە ترەوە شخصیت و کەسێتی وایە تۆ زانی کێشەکانی ئاڵۆز کردووەوە ئەبێ ژنومێت خۆیان کێشەکانیان هەلکەن کچی من دەکرێت کەسانێکی تر بێ مەسانی سامە و کەسێکی بێلایەن والله من ئەوەی تۆ حەق بێ لە بیداتی شەوتم ئەڵەم حەقا ئەویش حەق بێ من ناچم پشگیری تۆ بکەم من نە پشگیری ئەو بکەم بەڵام دایک بێوێ و نێوێ هەر پشگیری کچەکەی خۆیەکە ینی کەس بە کوداواری خۆمان بە دۆی خۆی ناڵێتەرشا ئەویش بۆ بەدایکی بڵێ بەخوا دایکی هەر لایەنگیری ئەوە بێ ینی زۆرجار لا شعوریەن بەبێوی خۆ بزانی ئەمە بەڕاستی زانیم کێشانە هەرچیە بێ ڕاکەی بۆ دایکتی باسەکەی ئەی تۆ خۆت ناتوانانی دانیشی لەگەڵ یا قسە بکەی ئەی خۆشنومێت ئەبێ کات بۆ یەکتی تەرخانکەن کچی من ئەبێ حیوار هەبێ ئەبێ دیالۆکە بێ قسەکردن لەگەڵ یەکە هەبێ ئەگەر کێشەکان زۆر ئاڵۆز بوو بە تۆ چارەسەر نەکرا ئەو چارەسەر نەکرا دەکرێت خەڵکی تر هاوکاری تامکە بەڵام وکو باسێک کاگازات تۆ هەر بچووکترین شت ڕاکەی بۆ لای دایکێ قسەی لەگەڵاکەی تەلەفۆن و مۆبایلە ینی ئەم قسەکردنە زەڕورە